سڵاو خۆشەویستانم، من سروود خورشید لە کەناڵی ئاسووی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە باسەکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. تاوەکو بزانین بە زانکۆڵاین، پارالێل، ئێواران، گشتی و پارێزگای لە چه ئاستێکا بووە لە ساڵی خوێندنی 2022-2023. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان لە ڤیدیۆکان لەگەڵمان بن. بۆ ئەم ڤیدیۆیە کۆلێژێکی نوێ بۆ ئەوەی خۆشەویست باسەکەین لە زانکۆی گەرمیان کە ئەوێش کۆلێژی پەروەردەی بنەڕەتە. با بزانین کۆلێژی پەروەردەی بنەڕەت کەمترین کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیبێت چەندە. ئەوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاری لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی گەرمیان یەکەم بەشمان زمانی عەرەبیە کە لە قەکانی زانستی وێژەی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 65.4 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 57.2 و گشتێکەی 62.6. بەشی زانستی کۆمەڵایەتیەکان کە تەنها لە قیوێژەی وەرەگرێت 65 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. پارالێلی پارێزگا 60.9 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. بەشی زمانی کوردی لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی گەرمیان کە لە قەکانی زانستی و وێژەی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 63.3 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. پارالێلی پارێزگا 58.586 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. کۆتا بەشمان لە پەروەردەی بنەڕەت بەشی باخچەی مناڵانە کە لە قەکانی زانستی و وێژەی وەرەگرێت. 61.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 67.2. پارالێلی پارێزگا 58.8 و گشتێکەی 63. قوتابیان و خوێنکارانی ئازیز، ئەوەی کە باسمان کرد کۆلێژی پەروەردەی بنەڕەت بوو لە زانکۆی گەرمیان. بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ و ئێوەی خۆشەویستیش بتوانن وەکو بناغە و بنچینەیەک لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەکاری بێنن. خۆشەویستانم، پێتان ئەڵێم لایک و کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بۆ کەناڵەکەمان ئاگادار بکەنەوە، پێیان بناسێنن با ئەوانش سوود لە ڤیدیۆکانمان ببینن، چ لە ئینستاگرام بێت چ لە یوتیوب بە هەمان ناو و ناونیشان واتە ئاسۆی زانکۆ لە خزمەتتانانی ئێمە. وەڵامی پرسیارەکانتانە دەینەوە، ڕوونکردنەوەی پێویست لەسەر پرسیارەکانتانە دەین، لە کۆتاییشە ئەڵێن هیوامان سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە.